ساڵتان لێبێت بینەرانی کورتسات نیوز من ڕۆتۆفیقم لە خێم شوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر کارنامەی کورد لە حکوومەتی داهاتووی عراقدا. ئەومان نەزانین دوایەوەی کە ئەندامانی نوێ ئەنجومەنی نوێنەرانی عراق سوێندی یاساییان خواردووە بینیمان کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و هەروە دووجێگرەکەی لەلایەن بەشێک لە لایەنەکان شیعە سونە کورد دیاری کران. لە ئێستادا پرۆسەی سیاسی لە عراق قۆناغێکی دیکەی بەخۆوە بینیم. دیارە ئەو قۆناغە کە تێپەڕی زۆرێک بە ئیجابی وەسفی دەکەن و زۆرێک بە سەرکەوتوو ناوی دەبن. قۆناغی هەرە سەخت کە ئێستا لە بەردەم پێکهێنانی کابینەی حکوومەتی نوێی عراق و لایەنە سیاسیەکانە دیاریکردنی هەم سەرۆکوەزیران هەم سەرۆکایەتی کۆمارە لەلایەن لایەنە سیاسیەکانی عراق ئەوانەی کە بەشدارە بن لە پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عراق. کورد پێشووتر بە ئەجندایەکی هاوبەش بە دیاریکراوی پارتی و یەکێتی چوونە بەغدا بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عراق. ئەجندای کورد چۆنە لە حکوومەتی نوێی عراقدا. کورد دەیەوێت چۆن بەشدار بێت لە حکوومەتە و داواڕەوەکانی کورد چییە لە حکوومەتی نوێی عراق. ئەمشەو گفتوگۆکەی لەسەرم تەورە بەکراوی و کۆمەڵی بابەتی دیکە پەیوەست بە داواکانی کورد و هەروەها کارنامەی کورد لە حکوومەتی نوێی عراق بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک کاروانی هەروێز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق کە لە سودۆ لەگەڵ کاک کاروان بەخێربی هەروە بڕیارە کاک دارەسیکانیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراقیش لەگەڵمان بێت لە ڕێگای سکایپەوە. کاک دارەسڵاو جەنابیشتان بێ سوپاس کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانن. کاک کاروان ئێوە وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراق سوێندی یاساییتان خوارد سەرۆکی ئەنجومەن و هەروە دووجێگرەکەی دیاری کرا بە ئامادەبوونی بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراق. بەگشتی ئەمە سەرەتا باس لە پرۆسەی سیاسی عراق بکەین پێشەوەی کە بچینە سەر بابەتی کورد و کارنامەی کورد لە حکوومەتی داهاتووی عراق. پرۆسەی سیاسی لە عراق دەتوانین سە بڵین لەسەر ڕێگا دەستوری و یاسایەکەی خۆیەتی و بە شێوازێکی دیموکراسی ڕۆی وەڕێەوە. بەڵێ زۆر سپاس بۆی بەڕێز سڵاو لە بینەران و بەخێراتنی کاک داراشەکەم. ئێمە لە ڕاستیە لە دوای هەڵبژاردنەوە پێ ئەو تەوقیتە دەستوریانی کە هەیەەوە بێ پرۆسەکە کاتەکانی دیاری کراوە هەنگاوی یەکەم بەڕێکرا کە هەڵبژاردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە و سوێن خواردنی پەرلەمانتارانێک یاخود کاینە دەرچۆکانەوە ئێستا خولی پێنجەمی پەرلەمان دەستی پێ کردووە. ئێمە هێشتا بە پێی ڕیزبەندی دەستوریەکە کە ماوە کە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمارەوە دواتر ڕاستپاردنی کاندیدی سەرۆکوەزیرانە بۆ پێکهێنانی کابینەی داهاتوو ئێمە ئەتوانین لە ئێستاوە کۆمەڵێک مافمان هەیە لە ڕاستیمە کە گفتوگۆکەین شتێکمانەی ناوی دەستورەوە بەشێکی زۆر لە مافەکانمان ناڵێم هەمووی لە چوارچەوەی ئەم دەستورە جێگیر کراوە و کە ئێمە گفتوگۆەکەین لە بەر ڕۆشنایی مافە دەستورەکانمان ئەتوانین لەگەڵ ئەو کوتلانە گفتوگۆ بکەین کە دێنە حکوومەتی کابینەی داهاتووی عێراقەوە و مافە دەستورەکانی ئێمە وازەحن بۆیە ڕەنگە ئێمە کە گفتوگۆ ئەەکەین کە داواکاریەکانمان داواکاری دەستورین و ئەمە بە جۆرێک جۆرەکان ئاسانکاری بێمە دروستەکە چونکە جێبەجێکردنی ئەم مافانە لە ڕابردوودا بەشێکی لە ڕاستیە مماتڵەی حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق بۆ کە نەیانویستوە ئەم مافانەی کورد کە لە چوارچێوەی دەستورە جێگیر کراون جێبەجێ بکەن و بەشێکی تری کەماوە ئێمە توانین لە بەردەم قۆناغێکی تازەین لە ڕاستیە هەڵبژاردن بۆ هەڵبژاردن و کە قۆناغێکی تازە دێتە ئاراوە بۆ ئێمەی کورد دەرفەتێکی نوێ دێتە ئاراوە کە ئیستیغلالی کەین بۆ ئەوەی لەگەڵ لایەنەکان و لەگەڵ حکوومەتی داهات و حکوومەتی نوێ گفتوگۆکەین بۆی بتوانین لە پرۆسەکە بە جۆرێک بینە دەرەوە کە لانی کەم بەشی هەرە زۆری مافە سەرەکیەکانمان زەمان کردبێ و بە جۆرێک ڕێککەوین کە بۆ 4 ساڵی داهاتوو توانینە مافانە جێبەجێ بکەین. ئەخرەوە گفتوگۆی پێدوانێ دەبیانی لە ئێستاوە دەست پێ بکات یەکلایکەیتەوە ئەم پرۆسەیە بە ڕیزبەندی ئەچێکە دەستور دیاری کە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دواتر سەرۆک کۆمار هەمان ڕۆژ 8 شوبات سەرۆک کۆمار هەڵەبژێریەوە هەمان ڕۆژ کاندیدی گەورەترین کوتلە ڕاستپێرەوەی کابینەین کە ئێمە هێشتا کاتمان لە بەردەمایە بۆی بتوانین بە فعلی کە کاتێ سەرۆک کۆمار کاندیدی سەرۆکوەزیران ڕاستپێرێ بە ڕسمی ئەو گفتوەکانی دەست پێکا لەگەڵ ئەو لایەنەی کە دێنە حکوومەتەکەەوە ئێمە دەبێ وەرەقێکی هاوبەش حازرکەین لە ئێستاوە بەڕاستی هەموو لایەنەکان هەموو لایەنەکان لایەنە کوردستانیەکان کە کورسیانەیە کە فراکسیۆنێنە لە پەرلەمانی عێراق هەموو لایەنەکان بتوانین پێکەوە
دانیشین وەرەقەیەکی مشترەکی کوردستانی بۆ مفۆزات حاضر بکەین و ئەم وەرەقەیە بێ سێ چوار خاڵی زۆر گرنگی تیا بکەین ومە خاڵی سەرەکین یەکێ لەوانە گرنگی وەربگرین کە ئەم حکوومەتایی کە دێت مەسلەی بودجە و مەسلەی موچەی خەڵکی کوردستانەکە بە کەرەستەی ململانی سیاسی و ئەمە بەکار نەهێنرێ بۆ فشار لەسەر هەرێمی کوردستان ڕۆژێ موچە بنێرە ڕۆژە نەینێری خاڵێکی تر زۆر گرنگە مەسلەی هێزی پێشمەرگەیە ئێستا دیسانەوە ئیسارەیەوە کرێکە ئەم هێزە چەکدارەکانەوەوانەی کە بەپێی دەسوورە بێ ڕێک بخرێنەوە ئەمە ئەبێ ئمە خۆمان حاضرکەین بۆ ئەم خاڵێکی زۆر گرنگە بەرەوشی کوردی ژەگرێت بەڵێ خاڵێکی تر بۆ ئێمە زۆر گرنگە مەسلەی ناوچە کوردستانی دابڕێدراوەکانە ئەم کابینەیە بەدڵنیاییەوە ناتوانێت مادەی 140 جێبەجێکە بەڵام لانی کەم ئێمە توانین لەم کابینەیە شتێک بکەین کە دۆخی شوێنراوی ئەو ناوچانە بگەڕێنینەوە باری ئاسایی خۆی بە جۆرێک لە جۆرەکان و بتوانین لە حکوومەتی خۆجیەتی ئەو ناوچانە لە کەرکووک لە ناوچەکانی تر پێگەی کورد ببینەوە شوێنی خۆی و بتوانین هەمووان بێکەوە مەسەرەن پۆستی پارێزگاری کەرکووکەیە بتوانین هەمووان بەیەکەوە ئەم کێشەیە چارەسەر بکەین و بتوانین ئەو فڕاغە ئەمنیەی کە دروست بووە لە بینی خێڵی تەماسی هەرێمی کوردستان و ناوچەدا بڕێنراوەکان و لە ماوەی ڕابردووە داعش تەراتێنێک کرد لەو ناوە تا ئێستاش وجودیە و هەنیە کردەوەی تیرۆریسی ئەنجامداوە بتوانین لەگەڵ ئەم کابینێ تازە ڕێککەوین بە هاوبەشی مەلەفی ئەمنیە و ناوچانە بە هاوبەشی بەڕێوە بین ئەمانە مەسلەی نەوت و گازە قانونی نەوت و گازە بتوانین ئەمانە قسەی لەسەرکەین پشکی کووردە سقاخاتی دەستوری کووردە لە دامەزراوە فدراڵەکانی عێراق ئەمانە کۆمەڵی خاڵی سەرەکین ئێمە ئەبێ هەموو لایەنە کوردستانیەکان بەیەکەوە کارنامەی گۆرەقەیەکی مشترەکی مفۆزات گڵاڵە بکەین سەرباری هەموو جیاوازەکان بەڵێ سەرباری هەموو جیاوازەکانمان لە هەرێمی کوردستان ئاسایی ئەمە لە هەرێمی کوردستان لە پرۆسی سیاسین دیموکراسی لە هەرێمی کوردستان ململانەی دیموکراسیە جیاوازیمانە بێ بەڵام لە ڕاستیە لە بەغا بەیەکگردوو بین بەیەکگردووە توانین دەستکەوتەکانی ڕابردوومان بپارێزین و بەدا هاتوش ئەو مافانەی کە ماوەمانە بەدیانبێنی دەست خۆشکا کارەوە دێم و خزمەت جەنابەت بۆ کۆمەڵی خاڵی دیکەی گرنگ کاک داراسیەکانیانی ئەندامی انجومەنی نوێنەرانی عێراق دووبارە سڵاوت لێبێ دیارە ینی ئەوەی کە کاروان ئاماژەی پێدایان ێستا پرۆسە سیاسی و دەستوریەکە لە عێراق لەسەر ڕێگا ڕاستەکەی خۆیەتی دەڕاوەڕێەوە بەڵام ئەوەی کە ئێمە مەبەسمانە قسەی لەسەر بکەین ینی کووردە و ئەجندای کووردە و لایەنە سیاسیەکانی کووردە لە داهاتوویشی نزیکدا لە بەغدا کە چی دەخوازن لەم حکوومەتە نوێی عێراق کە دێتە کایەوە بەڵام ئەوی کە ئەمە ینی زۆر تەرکیزی لەسەر بکەین و کاکاروانی ژاماژەی پێدانی یەکگرتووی و ڕێخستنی نێوماڵی کورد و تەبابوون لەسەر کۆمەڵێ خاڵ کە هاوبەشی نێمە لە هەرێمی کوردستان و بەرژەوەندەکانمان وا دەخوازێت کە لەگەڵ بەغدایە بە یەکتیم بچینە ئەوێ و گفتوگۆ بکەین پێ دوایە لە ئێسادا ئەو زەمینەیە هەیە چکە لە ڕابردوو بینیمان تا ڕادەیەک کە وەفدی هاوبەشێشێتی و پارتی چوونە بەغدا خەڵک دڵخۆش و بەڵام تا ڕادەیەک بەهۆی هەندێک هۆکارەوە دوورکەوتنەوە دروست بۆ لە نێوان هەردوولا ئەتوانین بڵێن زەمینە سازی لەبارە بۆ ئەوەی کە کورد بتوانێت کۆدەنگ بێ لە بەغدا لەسەر داوەڕەوەکانی خۆی لە حکوومەتی نوێی عێراقدا بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ بەڕێستان سڵاو لە میوانە بەڕێزەکان زۆر بەخێراتی کاروان ئێمە خۆشحاڵ بووین ئەو کاتە کە ڕۆژە پێشەوەی بڕۆین بۆ بەغا کە وترا بەڕاستی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەفدێکی هاوبەشتیان نردوێتە بەغا و بە ئەجەندایەکی هاوبەشەوە بە پرۆژەیەک کە خۆیان لەسەری ڕێکەوتون لەگەڵ لایەنە عێراقیەکانە لە گفتوگۆدان بەڵام بەداخەوە ئێمە کە چوینە ناو هۆڵی پەرلەمان و دانیشتنی پەرلەمان چەند کاژێرێک دواکەوت و دوجار بینیمان بەداخەوە ئەم تەباییە تەمەنی زۆر کورد بوو تەنها ئەتوانم بڵێم لێدوان بوو یان لە پەیامی کە ڕاگەیاندن زیاتر نەبوو ئێمە بەڕاستی ئەبوایە دەرسمان لە هەڵەکانی ڕابردوو وەرگرتایە ئەبوایە ئەو حاڵەت و گرفت و کێشەوە ئاریشانەی کە لە نێوان پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیە لە ڕابردووە کە ناتوانین نکوڵی لەوە بکەین بەشێکی بریتی بوو لەوەی کە هێزەکان بە ئەجێندایەکی تایبەتی خودی خۆیانەوە دەچوونە بەغاوە لەوێ ئەگەر تعبیرەکە وازە بێ ئەتوانم بڵێم جۆرێک لە پەرتەوازەی جۆرێک لە شەڕی پۆست و بلا بەڵام بەداخەوە جارێکی تر دەرز وەرنەگیرا کە من پێم وایە دوو فاکتەر بە درێژایی مێژوو گرفتی زۆر گەورەیان بەسەر خەباتی ڕزگاری خوازی کووردا هێناوە یەکەمیان ئەو ناتەباییە یان ئەو لێک تێک نەگەیشتنە یان ئەو چۆنەڵی
کۆن نەبوونەوە لەسەر ئامانجێکی هاوبەش کە هەمومان ئەزانین بەڕاستی قەزیەی کوردوە دۆزی کوردۆزێکی ڕەوایە ئێمە بۆ ڕەوایەتی ئەم قەزیە وامان لێ نەکا یەک دەنگ و کۆدەنگ بین منەڵم بافرە ڕەنگ بین بەڵام لە قەزیەیەکا کە بەرژەوەندی کورد و کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شایستەداراییەکانی فەرمانبەران و جوتیاران و سەرجەمچین و توێژەکان وەلەو لاوەشەوە مافە دەستوریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەڕاستی ئەمە ئەبێ هێڵی سوور بێ بۆ هەموو لایەکمان بەبێ جیاوازی ئەبێ لەم خاڵانەیە هاوکار بین پشتیوان بین داکۆکارێکی سەرسەخت بین بەڵام بەداخەوە جارێکی ترەوەمان بین لەبەرەو ئێستاش بە کوردواری ئەڵێن زەرەر لە نیوەشی بگەڕێتەوە هەر باشە ئێستاش ئەگەر ئیرادەیەکی هاوبەش هەبێ و عقلێتێکی پێشکەوتنخوازی خزمەتگوزار ئەو سوێندەی کە ئەی خۆی کە من ئەبێت داکۆکی لە مافی هاوڵاتیان و گەلانی عێراق بکەم لەسەر بەرژەوەندی هاوبەشیەکانی کۆک بم هەمومان بە پرسیارین هەم بەرامبەر بەخوا هەم بەرامبەر بە خاک و بە نیشتیمان و بە وڵات و بە هاوڵاتیان لەبەرەوەی هیوادارم ئەم ماوەیە کە ماوە کورد بتوانێت ئەگەر چی لە قۆناغی یەکەما سەرکەوتوو نەبوو بەداخەوە لە قۆناغەکانی ترا بتوانین چونکە وەکو کاکاروان ئیشارەی پێ کرد ڕاستە کارکراوەلەوە پێش بەڵام کاری زۆرمان ماوە هەنگاوی زۆرمان ماوە ئێمە ئەبێ وریابین یعنی جاران ئەگەر ماڵی شیعی ماڵێکی تۆکمە بوو یا ماڵی سونی ماڵێکی تۆکمە بوو ئێستا ئەو ماڵانەش پەت بوون پێم وایە بۆ بارودۆخی داهاتووی عێراق بارودۆخێکە لەوانەیە لە ڕابردوو مەترسیدارتر بێ و قەیرانەکان قوڵتر ببنەوانێ و چۆنەڵی فرەجەمسەری و دەستێوەردانی هەندێک شوێنی تر زیاد بێ لەبەرەوە کورد لە ئێستاە ناکرێ و نابێ واکەوێتە بەرپرسیارەتێکی مێژویی و مێژوش ڕحم بە هیچ کەسێک ناکات چونکە ئەم ڕۆژانەی ئێمە هەڵوێستەکان کردارەکان لێدوانەکان تۆماریانەکەین دوجارە بن بە مێژوو ئەبن بە ماڵ بەسەرمانەوە لەبەرەوە ناکرێ کارێک بکەین اینجا گرفتە ینی من ئەوەی هەستیشم پێکرد بەداخەوە ئەم یەک دوو ڕۆژە لە هەرێمی کوردستانە یعنی خەریکە ئێمەش بەداخەوە هەندێک لە خەڵکن ڕۆشنبیرەکە هەڵکێن لە نخبای ئەعلامیەکە ئەکەوێتە ژێر کاریگەرەوە یعنی هەر لە مووقیفێکا لەگەڵ یامەبا یان لە مووقیفێکا بەدڵی ئەو مەکە یەکسەر بەعقلێتێکی پۆپۆلیستی تۆ ئەخاتە دەرەوەی هەموو قەزەکان وەکو ئەوەی نیشتیمانی هەر لێدوانی زۆر خراپە درێکاکدارە لێرە و لەوێ ینی بەڕاستی ئەم فرە لێدوانیە و ئەم فرە قسەکردن و جەمسەریە لە هەرێمی کوردستانیش پێ دوایە ئەمەیانی لە بەرژەوەندی قەزیەکەمانە کە ئێمە قەزیەشی نیشتیمانی و نەتەوەیمانەیە کە دەچینە بەغدا بەڕاستی ینی ئەمە وا ناکە کە درزی زیاتر خاتە نێوان لایەنە سیاسیەکان نێوان ئەو هاوپەیمانێتی کە پێویستە پێک بێ بۆی لە بەغدا ئێمە مافەکانی خۆمانی تیا جێگیر بکەین لەگەڵ ئەو لایەنانی کە چینە گفتوگۆوە ئێمە هەمیشە وتومانە لەگەڵ هەموو ئەو تێبینانی ئەمانە لەسەر ئەسووری حکومڕانی لەسەر لایەنە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان بەڵام لە بەغایە هاوکارێک و پشتیوانێکی داکۆکی بەرژەوەندی هاوڵاتیان و ئەسووری هەرێمی کوردستان و مافە دەستوریەکان شایستەداراییەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و ئێمە بەردەوام لەو سەرگەرایە تۆڵمان نەکرد و تۆڵیشی ناکەین و ئەمە دڵنیاتانەکەمەوە ئەمە ئەمە نەتیجە لای ئێمە و پێمان وایە ئێمە ناکرێ کارێک بکەین خەڵکی کوردستان ناومێت بێ لە نوێنەری کورد بێ لە بەغا دەبری ئەو شەڕی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەرژەوەندی دۆزە ڕەواکەی بکە بەداخەوە بکەوێتە ململانەیەکی ناتەندروست کە ئەمە پێم وایە بیلفعل وەکو ئەگەر بەم شێوازە هەنگاو بێ ئاستۆی داهاتومان ئاستۆی لێڵە و بەرەوانەیە قەیران کۆمەڵە قەیرانی تریش ڕوبەڕووی هەم ئەزمونونەکە هەم کەش و هەوای هەرێمی کوردستان دەست خۆشکاگێ دارەجان دێمە خزمەت جەنابەت کاکاڕۆن ینی بۆ نمونە ئێستا ئێمە هەمیشە باسمان لەوە کردووە کە جەنابیشت ئەوە دوود ینی ڕاستە بۆ نمەگەر لە هەرێمی کوردستان فەزایشی دیموکراسی هەیە گەر بیرڕاکان جیاواز من لە یەکی شەو دوور بن دوجار ئێمە هەرەگەینە نەتیجەیەک چووکە ینی پاراستنی ئەم هەرێمەوە دەستکەوتەکانمانەوە قەزەی کێمە لەگەڵ بەغدا هەوڵی بۆ دەین قەزیەشی نەتەوەی نیشتیمانیە و قەزەی خاکمانێ قەزەی پێشمەرگەمانێ و جەنا بدوت کە لە داهاتوە مەترسیشی گەوری لەسەرە بێ ئاسایی ئەگەر نێوماڵی شیعەیەک نەبێ بەڵام ئاسایی نییەگە نێوماڵی کورد هەمیشە پەرتەوازە بێت منەبێ پرسیارەکەەوە ها بکەم ئەگەر هەر لایەنێک لە لایەنەکانی پێکاتەکانی عراق شیعەیە سوننە ئەگەر ماڵیان تەبانە بێ ئەیانەوێت ئەو ناتەباییە بۆ هەرێمی کوردستانیش بوازنەوە مەبەستیانە دەیانوێت درست بخەنە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستانەوە لە ڕاستیە ئێمە بە تۆزە بە ڕاشکاوی قسە بکەین ئەو لایەنە شیعەکان ئێساوان بەداخەوە نێوماڵیان پەرد بووە
و ئێمە وەکو یەکێتی کە لەسەرەتا ڕامانوا بوو کە ئێمە هۆکار با بڵێن هاوکار بین بۆ ئەوەی کە ببین بە عامیلی خێر بۆ نزیکردنەوەی ئەم پەرتەی کە لە نێوان ماڵی شیعی هەیە چونکە شیعەکان پێکاتەیەکی سەرەکی عێراق و زۆرترین کورسی پەرلەمانیان نەیە و لە دوای 2005ەوە کە خولی حکومەت و پەرلەمان دەستی پێکرۆ زۆربەی جونگە سەرەکیەکانی حکومڕانی و هێزە چەکدارەکانیان بەدەستەوە ئەگەرمانە لە ڕاستیت تەبانە بن کاریگەری خراپی ئەبێ و نائستقراری دروستەکە و ناتوانین ئێمە لە بەغا بە پێچوانەی هەموو بۆچوونەکانەوە کە پێیان وایە لە بەغا نەئارامی هەبێ لە بەغا فەوزا هەبێ کوورد دەتوانێت فرسەت بێنێ مافەکانی دەستە بەرکە کوورد دەتوانێت دەستکەوتی باش بچینێتەوە بۆ شێوەیە نیە ئێمە تا بەڵێ تا بەغایکی مستەقڕە بێ تا حکوومەتێکی یەکگردوو هەبێ لە بەغا تا پرۆسی سیاسی لە بەغا مستەقڕ بێ ئێمە توانین باشتر گفتوگۆ بکەین لەگەڵ لایەنەکان ئێمە لەکوێ ئێستا بچین وەفدمان لەگەڵ دوو ئاڕاستەی جیاوازی شیعەکان دانیشێ لەکوێ لەگەڵ وەفدێکی با بڵین بەڵێ یەکگردووی هاوبەشی شیعەکان دانیشی هاوبەشی سونەکان دانیشیە ئەمە گرفتی سەرەکی ئێمە لەبەرەوە بە تایبەتی بۆ ئێمە وەکو یەکێتی کە لە سەرەتایان پرۆسیشەوە وتمانوە لە یەکەم ڕۆژی دانیشتەکەشەوە ئێمە حەزبی مامجەلالی مامجەلال لە دوای 2023ەوە بە دیاریکراوی لە دوای 2005 کە بۆ بەسەرۆ کۆماری عێراق هەمیشە کۆڵەکەیەکی گەورەی کۆکردنەوەی جیاوازیەکان بۆ لە عێراق ئەو لایەنەی کە لە دەرەوە زۆر ناکۆک بوون هەمیشە لەژێر سەقفی ماڵەکەی مامجەلال پێکەوە بوون تەبا بوون مامجەلال هۆکارێک بۆ بووی کە لێکیان نزیکاتەوە لەبەرەوە ئەمە نامانەوێت ئێستا بە ئاراستەی بە پێچوانەی و ئاراستەوە ئیشکەین چونکە ئێمە بەعکسەوە پێمان وا بووە تەجروبەی مامجەلال لە بەغا بۆ ئێمە سەرمایەکی زۆر گەورەیە بۆ ئێمە بۆ هەموو هێزە کوردستانیەکان بۆ بتوانین ئیسفادەی لێ بکەین بۆ پەرەی پێ بدەین و ئێمە لە ڕاستیە هاوکێشەی بەغا لەگەڵ هاوکێشەی هەرمی کوردستانە جیاواز نییە و ئەرکەکانی ئێمە لە بەغا وەکو لایەنە سیاسیەکان جیاواز نیە لە ئەرکەکانمان لە کوردستان یعنی بێ ئەو بزانی ئێمە بێ یەکگردوو بووین کە یەکگردوو بووین لە بەغدا کە بە یەکەوە بووین لە بەغا ڕنگدانەوەی لەسەر تەبایی و یەکڕزیشە بێ لە کوردستان ڕنگدانەوەی لەسەر باری با بڵین میزاجی خەڵکی کوردستانە بێ خەڵکی کوردستان سەرباری هەموو گلەیەکان داواکە کە هێزە کوردستانیەکان یەکێتی پارتی هێزەکانی تر لە بەغا یەکگردوو بن چونکە خەڵکی کوردستان درک بەوە کاکە سەرباری هەموو جیاوازیەکان لە کوردستان لە بەغا قەزەیەکی دەتەوەیمانەیە ئێمە کە ئەچینە بەغا جیاواز لە هەر پێکاتەیەکی عێراق هەڵگری قەزەیەکی نەتەوەیی پامەکە جیاواز پامەکەمان جیاوازە ئەرکەکەمان جیاوازە لەبەرەوە ڕاستە لە دانیشتیەکەمە ئێمە هەنێ جیاوازی دروست بوو هەنێ پرد بوون دروست بوو بەڵام لە جەلسەی یەکەمیشە لە هەنگاوی یەکەمیشە وا ڕۆیشتووە کە لە دوای 2005 لە عێراق ڕوە سەرۆکی پەرلەمان هەر بەرکەوتەی پێکاتەی سونەیە دانراوەتەوە جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی شیعەکانە دانراوەتەوە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان ئیسحاقی پارتیە دانراوەتەوە لەبەرەوە ڕاستە هەندێک لەلایەنەکان نەچوونە ژوورەوە هەندێک نیگەران بوون نەمانتوانی ئەمە کورد بە یەک پاکێژ و بە یەک ڕوئای هاوبەش بچینە ژوورەوە بەڵام پرۆسەکەەوە خۆی ڕۆیشتووە هەنگاوی ترمان لە پێشە ماوە بەڵبژاردی سەر و کۆمارە و لە هەمووی گرنگتر پێکێنانی حکوومەتە کورد لەم حکوومەتە پێگەی چۆنە بێ لە کارنامەی حکوومەتە پێگەی چۆنە بێەوە کورد چ زمانێک وەرەگرێ لە حکوومەتی داهاتووی عێراق بۆی ئەو مافانەی کە باسم کرد بافە دەسوولەکانی خەڵکی کوردستان زامن بکە و جێبەجێ بکە ئەمە گرنگە بۆ ئێمە لەبەرەوە خەڵکی کوردستان نابێ ناومێت بێ ئێمە نیگەرانی دروست بووە نیگەرانی دروست بووە ئێمە تەوەتور هەیە لە نێو خەڵکە دەیان ئەرکی هاوبەشمان لەگەڵ پارتیەیە لە عێراق دەیان ئەرکی هاوبەشمانەیە لە کوردستان ئەرکی هاوبەشمانەیە ڕەنگە لەم دەیان ئەرکی هاوبەشە لە ئەرکێکیانە لە ڕاستیە نەمانتوانی بە یەکەوە ئەمەرکە ڕاپەڕین و سەرکەوتوو بین بەڵام ئەرکی گەورەترمان ماوە و ئەتوانین ئێمە لە ڕابردووشە لە زەو قۆناغا ئێمە لە پرۆسێکە لەگەڵ پارتی ناکۆک بووین بەڵام لە پرۆسی دوایەوە توانیمانە بە گفتوگۆ بە ڕەچاوکردنی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لە بەڕەچاوکردنی پاراستنی ئارامی کوردستان بە یەکۆ دانیشتون هەنگاوی دووەمیشە ناکۆشیەکان وای کردووە کە لە بەغدا بەدەستێنانی مافەکان دووا بکەوە ڕاستیان ئێمە واقعەکە کە ناتوانین خۆمانی لاوین ئەمەی کە هەبووە پۆستەکان بووە ینی ڕاستە خۆش بوو ئێمە بە یەکگردووی بچینەوە پرۆسەوە و ڕوئایەکی هاوبەشمان هەبێ و قرارێکی هاوبەشمان هەبێ بەڵام پرۆسەکە ڕۆیشت وەک ئەوەی کە لە دوای 2005 ڕۆیشتووە بەڵام ئێمە قۆناغە گەورەکەمان ماوە لە ڕاستیە ئەمڕۆ لەو تویتەی کە بەڕێز مقدادە سەدر کردوێتی ئەوی جۆرێک لە مرونەتی تایە ئەڵێ ئێمە هێشتا دەرگامان کراوەیە بۆ لایەنانەی کە
پێمان وایە کە لایانی باش دەتوان بێنە ناو پرۆسەکەەوە دوێنێ پارتی دیموکراتی کوردستان هەنێ لێدوانیان هەبوو لێدوانی بەڕێز و شێرزیێبادی کە ڕاگەیان ئەوان کاندیدیان نابێت لێدوانی بەڕێز فازڵ بیرانی لەبەرەوەی سەرباری ئەو جیاوازیانە هێشتا ئێمە وەکوتم دایانەرکی هاوبەشمانە لە ئەرکێکانە لە خاڵێکی هاوبەشە لە ئەرکێکی هاوبەشە ئێمە نەمانتوانن بێ بە هاوبەشی ڕایپەڕێنین ئەلکی ترمان زۆر ماوە ئێمە وڵاتە بەڕێوە بین هەموو دنیای سیاسەتیش مولانەیە بەڕاستیانی بەڵێ ئێمە ئەرکی ترمانە بەغا ماوە ئەرکی زۆر قورسمان ماوە لە بەغا ئەتوانین خۆمان ئامادە بکەین و گفتوگەکانمان دەست پێ بکەینەوە و ئەتوانین لە مەسەرەی هەڵبژاردننی سەر و کۆمار لە مەسلەی چونەناو کابینەی داهاتووە زۆر بەباشی بتوانین ئەو هەڵانەی کە هەبووە ئەو کەم و کورتیانەی کە هەبووەوە خەڵکی دڵسۆزی کوردستانی دیگەران کردەوە چاکی بکەین لەبەرەوە دەرفەتی گەورەمان لە بەردەسای و پێم وایە لە قیادەی حزبەکانی شاد خەڵکی سەرکردەکان درک بە مەترسیەکانەکەن درک بە گرنگی پێگەی ئێمە لە بەغاەکەن درک بە هاوکێش ئەقلیمیەکانەکەن لەبەرەوە ئێمە سەرباری هەموو جیاوازەکان لە ڕاستیە لە بەغا لە ڕابردووشە ڕەنگە چەترێکی هاوبەشمان نەبێ بە ناوی با بڵێن تحالفی کوردستانی یا هەرناویکە بێ بەڵام کە هاتووەتە سەر مافەکانی گەلی کوردستان وەڵا هەموو لایەنەکان زۆر بەباشی بەشی زۆر لایەنەکان پێداگریان کردووە کاکدارە ئەدامی فراکسیۆنی یەکردووە منەنێ مووقفی برادرانی یەکردووە بینم پەلەمانتارانی یەکردوو لە خولەکانی پێشوو مووقفەکانیان زۆر نیشتیمانی زۆر نەتەوەیی بووە هەمان مووقفی ئێمە بوو هەمان مووقفی پارتی بووە هەمان مووقفی لایەنە کوردستانەکانی تر بووە لەسەر پرسەنەتەوەیەکان لەبەرەوە ئێمە سەرباری هەموو جیاوازەکانمان ئەبێ خاڵێک لە بەغا کۆمان بکاتەوە ئەو ئەرکەنەتەوانە ئەو نیشتیمانەی ئێمە کە هەیمانەوە ئەو مەترسیانەیەوە ئەو خەباتەیە کە ئێمە ساڵانێکی زۆر خەباتی بووە کەین ئێستا لە قۆناغی خەباتی چەکداری لە قۆناغی قوربانیدان لە قۆناغی خوێنەوەی ماتوتە قۆناغی خەباتی دەستوری و خەباتی پەرلەمانی ئەتوانین ئەگەر جیاوازیشمان نەبێ جیاوازی لاواکی بەڵام کۆمەڵی خاڵی جەوهەریمان نەبێ ئەم خاڵانە لە بەغا کۆمان بکاتەوە کە مەترسی لەسەر مافەکانی گەلی کوردستان دروست بوو ئەم خاڵانە کۆمان کاتەوە بتوانین باوبەشی داکۆکی لە خەڵکی کوردستان بکەین دەست خۆش کاکە کاروان کاگێ دارە مەسلەی کارنامەی هاوبەش کە گرنگە لە هەرێمی کوردستانەوە ئەمە ینی بێتە بەرهەم وە لە ئێستەوە کاری بۆ بکرێت ینی وەکو کاکاروانی ژاماژەی پێداوە پێشتری جەنابەت وتەدی ینی کۆمەڵێ خاڵی گرنگەیە کە پێویستە هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان پێداگر بن و داکۆک بن لەسەری و ینی خاڵی هاوبەشی نێوانیان بێ بۆ نمونە کە تۆ ئەچتە نێو حکوومەتی نێوی عێراقەوە خۆ تۆ پۆستەکان ڕاستە گرنگە بۆ کورد و بۆ لایەنە سیاسیەکان چکەم پۆستانە پۆستی باڵان و بەرکەوتەی کوردن لەوێ ئەگەر ئەمە هەبێ مافی کورد زیاترە چەسبێ بەڵام ئەوەی کە گرنگترە مافە دەستوریەکانەوە یاسایەکانە ئێمە بینیمان لە ساڵانی ڕابردوو حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراق کۆمەڵێک غەدر و زوڵمی کرد لە خەڵکی کوردستان بە ناڕەوا ئێمە ئەمجارە ئەگەر بتوانین بە شێوازێکی باشتر و بە سیاسەتێکی حەکیمانەتر بە شێوازی گەرنتی ئەتوانین ئێمە گەرنتی لەولایەنە عێراقیانە وەربگرین بۆ ئەوەی کە داواکانمان بچەسپێنن و مافەکانمان نەخۆن لە داهاتوودا گرنتی هەیە لە عێراقە کاکدارە بە دڵنیاییەوە 2023ەوە کورد بەڕاستی سنگێکی هەیەوە قورسایەکی باشی بۆ حدود لە حکوومەتەیەک لە دوای کات عێراق و ئێستاش دانی کە ئێمە قساکەین لەسەرەوە هەیە کە کۆمەڵێک پۆست کە پشتی کورد بوون چۆنەڵی بە جۆرە لە دۆرەکانەوە لە بری ئەو ناتەبای ئەکرێ ئەمە سەرەتای قۆناغێکی نوێ بێ ئەم خولا کە تا ئێستا ئەوەی لە ڕابردووە کراوە بریتی بۆ لە حکوومەتێکی لە جۆرێک لە تەوافقی و لە سازان و ئەوانە بەڵام ئەم هەنگاوانەی کە ئێستا بەڕێوەن لەوانەیە بە هەمان شێوازی ڕابردوو بەردەوام نەبن ئەو قسەیە من زۆر قەناعەتم وایە ئەگەر بێت و قەناعەتمان وابێ کە ئاڵۆزی لە بەغا هەبێ و لە بینی سونە و شیعە لێکترازان هەبێ کورد ئیسفادەی لەیەکە ئەمە پێم وایە هاوکێشەیەکی هەڵەیە و تێڕوانینێکی هەڵەیە چونکە هەمیشە تۆ ئەگەر دراوسێکەت ئاگری تێبەربێ دووکەڵەکەی لایکەمی من و تۆش ئەگرێتەوانێ تۆشەدا لەبەرەوە ئێمە کورد لە دوی عێراقا مەترسی نەبووە بۆ سەر هیچ گەلێک بەڵکو بەداخەوە دەسەڵاتدارەکانی ڕابردوو مەترسی بوون بۆ سەر کوردستان و شوناسی کوردی و ئەوانە کوردیش هەر لەو پێناوەدا خەباتی کردووە لەبەر ئەوە خەباتی ئێستا جیاوازە لەو خەباتی ئەم خەباتی ئێستا خەباتێکە کە خەباتێکی ئەزمونێکی دیموکراسیە خەباتێکی مەدەنیە شەڕی دەستوریە شەڕی قوت و بودجەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بە فعلی هێندە کاری هاوبەشمان زۆرە
نابێ بیر لە جیاوازیەکان بکەینەوە بە تایبەتیش لەکوێ لە بەغدا چونکە ئەگەر کورد بە یەک تیم بە یەک بەرنامەی هاوبەش بە یەک پاکێجەکەوە ئەم پاکێجەش بریتی بێت لە پەرژەوەندی کورد و کوردستان بەبێ جیاوازی هیچ لایەنێک بە دڵنیایەوە پێم وایە دەنگی کورد لێرترە بێ بوێرترە بێ ئەو کاتە سەنگی کورد لەلایەن لایەنە عێراقیەکان پارێزراوترە بێ و قسە و پاکێج و پرۆژەکانی وەرگیراوتر دەبن هەمیشە پەرتەوازەی بەڕاستی غەیری ماڵوێرانی غەیری دەربیستەری غەیری شکست تێکتری نەهێناوە ئێمە ئەزمموی ڕابردوو هەمیشە کورد ئێستا بۆ ڕاپەڕینە مەزنەکەینەوە یەک سەرکەوتنێکی گەورە بوو هەتا وڵاتانی ناوچەکە و جیهانی شاتنە سەرخەت تەنانەت ئەوە بوو هێڵی ئارامیان ناوچەی ئارامیان بۆ کورد دروست کرد بۆ کورد چونکە هەمووی بە یەک دەنگ ئەگەر چی ڕەنگەکان جیاواز بوون کۆمەڵە پارت و ڕێکخراوی جیاواز بوون بەڵام خاڵێکی هاوبەش کۆی کردبوونەوە کە بەرژەوەندی دۆزی ڕەوای کورد بوو ئێستاش ئەکرێ بەڕاستی ئێمە بین لەسەر خاڵە هاوبەشەکان خۆ ئێستاش ینی ئەو دۆزە ڕەوای کورد هەر ینی هەر بەرقەرارە بتوانیت داکۆشی لەسەر پێی بەڕاستی کاکدارە یعنی چکە دۆزی ڕەوای کورد هەر بەردەوام و داواکاریەکانمان ئێمەشتە نەگەیشتۆتە مەنزڵی خۆی بەشێکی نابێت ڕاستە ئێمە تۆ ئەگەر بۆ خۆمان یعنی هێزە کوردەکان لە ناوخۆیانە نەگەنەیەک تەبا نەبن بە یەک پاگەجی هاوبەشەوە نەڕۆن ئەگەر خۆی ئەمە بەخۆی ڕەوانە بینەیە ئەبێت چی چاوەڕوانەکرد لە هێزێکی تر بێ کە پشتیوان و هاوکاری دۆزەکەی تۆ بێ لەبەرەوە بێ خاڵی یەکەم ئیرادەیەکی بەهێز بۆ هەموو لایەنە کوردستانیەکان دروست بووبێ و لە ناو ئەوانیشا ئەو نوێنەرانەی کە خۆیان هەڵبژاردن نوێنەری هاوڵاتیانی هەرێمی کوردستانن ئەرکیان لەم قۆناغا ئەرکێکی قورزە و قۆناغێکە کە ئەکرێتوان پرۆژەی باش و کاری باش و پلانی باش وەکو یەکگرتووی ئیسلامی و ئیرادە بەهێزا بینن لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کاکدارە من بەداخەوە تا ئەم لە خزمەت ئێوەداین ئەوەی کە هەستی پێەکەین بەداخەوە تەنها لە لێدوان و لە بەیاننامە و لە وتەی بەرمی مایکەکان و لێدوانی سەر شاشەکان و هەروەها نووسینی مانشێتی ڕۆژنامەکان نەبووە بەکردار ئەگەر بوو بێت بەکردداری زۆر کەم بۆ بەڵکو زوو تێکەوە هەڵوەشاوت هیواداری هەمووی دەرز لە کەم و کوڕیەکان وەرگین بۆی بتوانین بە باشترین شێوە هەم سەنگی کورد بپارێزین هەم داکۆکارێکی باشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت یعنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زنجیرەی قەیرانیان هەیە وبی قەیرانێکی تریشان بۆ ئیسافە بکەیت بەڕاستی ئەمە کارەسات گەورەیە لەبەر ئەوە پێم وایە بەداخەوە وەکو وتمان لە ڕابردووان نەتواندرا بەڵام ئێستاش وەک کورد ئەڵێن نەچووە بچێ ئەکرێت زەرەر لە نیوەشی بگەڕێتەوانێت ئێستاش ئەو سێ کاکاروان تەواوە ڕاستە کۆمەڵە نیگەرانی دروست بووە کۆمەڵە گرفت دروستووە بەڵام پشکەکان چۆن بوون هەروە هاتوون و ئەکرێ لە داهاتووشا بۆەوەی ئەم ڕیزبەندی و خاڵبەندێ بپارێزرێ بۆی لێکترازانێکی دەخوانە خواستە دروست نەبێ چونکە من لەمە تێناگەم یعنی ئەم پرسیارە ئەەکەم وەڕوو ئەەکەمە سەرجەم لایەنە سیاسەت دەسەڵاتدارەکان بە تایبەتیش دوو لایەنە دەسەڵاتدارەکەی هەرێمی کوردستان کە برادرانی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی ئەمە کارەساتە لایەنێکی شیعی سونی ڕێیەکەون بەڵام کورد لەگەڵ کورددا ڕێنەکرێت ئەن تۆ بیر بکەیتەوانێت کە ئەمەیان بۆ بەرژەوەندی کوردە بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەزمموی حکومڕانی و پرۆسەی سیاسی و ئەزمموی دیموکراسی بەڕاست دەست خۆش بەڵێ فەرموو لەبەر ئەوە من پێم وایە ئەبێ هەڵوێستی جدید بێ و ئێستا بەرپرسانی هەرێم بەرپرسە سیاسیە بە تایبەتی لایەنە دەسەڵاتدارەکان لەبەر دەمی هەڵوێستێکی مێژوویان لە قۆناغێکی نوێیە کە ئەمە یەکەم جارە لە دوای 2003ەوە پێکاتی هەڵبژارنەکان گۆڕانی بەسەر هەندێک لایەنایە نابێت لەبەرەوە قۆناغەکە پێویستیەکی زۆری بە هاوکاری و تەبایی و بۆ دەنگی و یەکدەنگی هەیە و بە دەرەجێ یەکەمیش ئەو لایەنانە بەرپرسیارن کە زۆرنەی دەنگی هاوڵاتیانیان هێناوە بە ژمارەی کورسیەکانیان زۆرە و بەشداری حکوومەتیش دەکەن دەستەکانە خۆشبدێم و خزمەتی کاکدارە کاکاران وەکو کاکدارە ئاڵێ ئێوە ینی لە بەردەم هەڵوێستێکی مێژویان بە دیاریکراویشێتی و پارتی چکە ینی ئەرکە قورسەکە لەسەر شانی ئێوە بە تایبەتی ڕێخستنی نێوماڵی کورد و کۆکردنەوەی لایەنە سیاسیەکان بۆ دوجار چوونە بەغدا بۆ داواکردنی ئەو داخوازیانەی کە هەیە و ئێوە ئێستا تەجروبەکە قورسە بۆ ئێوە بەڕاستی لەژێر تاقیکردنەوەیان بۆ ینی لەگەڵ لایەنێکی سونی و شیعە توانی ینی تەبابیت و ینی متمانە دروستکەی لەنێوەخوادا بۆ دوو لایەنی کوردی نەتوانن متمانە دروستکەن یا سێ لایەنی کوردی نەتوانن متمانە دروستکەن بۆ ئەماڵێکی لە ڕاستیە ئەمە سیاسەکان ڕەنگڕێژیەکەن ینی من و کاکداراوەکو پەرلەمانتار ڕەنگڕێژی ناکەین لە بەغا سیاسەکان گفتوگۆکەن و بە یەکگردووی با بڵێن بە پاکێجێکی هاوبەش دێنە
دەرەوە ئێمە سەرەتا وەفدی هاوبەشمان نەبوو و قرار بوو بە هاوبەشی قرار بین وەکو وتە بێستش نەچووە بچێ وەکو کاکدارا باسی کرد و پێشتری باسم کرد ئێمە جارە لە سەرەتایی پرۆسەکەین ئەوەی کە ئێمە گرنگە ڕنگدانەوەی داخوازەکانی کوردە لەم حکوومەتە هەم لە کارنامەکەی هەم وەکو تەواجدی کورد لە حکوومەتەکە لەبەرمە لە بەردەم قۆناغێکی هەسیاراین بارودۆخی عێراق کۆمەڵی هاوکێشەی ئەقلیمی تحکومی پێوەکە و بارودۆخی عێراق بە هەمان شێوە ڕنگدانەوەی بێ لەسەر سیاسەتی وڵاتانی ئەقلیمی زنهێزەکان و تێڕوانینیان لە سەر هەرێمی کوردستان لەسەر لایەنەکانی تر ئێستا ئێمە ئەوە سەرباری هەموو ناکۆکەکانیان ئیتاری تەنسیقی شیعەکان لەگەڵ ڕەوتی سەدر کۆبنەکانیان تا ئەمڕۆ بەردەوامە ڕەنگە بگەنە نەتیجەش ئەگەر هەموو ئیتاری تەنسیقیت ناو حکوومەتەکەەوە ڕەنگە هەنێ هێزی سەرەکیان بێتە ناو حکوومەتەکەەوە و ئێمەش لە ڕاستیە دەرفەتمان لە پێشماوە هەنگاوی دوو هەنگاوی گەورەمان لە پێشماوە کەوەیە ئێمە هەڵبژاردننی سەر و کۆمارە کە کورد بە کاندیدێکی هاوبەش بچێت ناوە پرۆسەیەوە و خاڵی دووەم ئەوەیە کە کورد چۆن گفتوگۆکە لەگەڵ بڵێن کەسی ڕاست پێدرا بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوو لەگەڵ بەڵێ دوو تەجروبە یەکەمان ئێمە پۆسی سەر کۆمارە ئەویش وەکو وتە وەکو ئیسخاخانی تر وەکو ئەو نەی کە هەبووە پەرلەمان بۆ سونەکان هەبوو و جێگری یەکەم و دووەم بۆ شیعەکان و بۆ پارتیە بۆ سەر کۆماریش یەکلاوەتەوە بۆ یەکێتیە بەڵام خۆشێمە بە یەکگوردووە بە یەکگوردی بچینە ئەم پرۆسەیەوە هەمومان دامی کاندیدەکەی کورد دەنی ئەندامانی کوردیش بەڕاستی ئەوکە گرنگە لە ڕاستیەوەی گرنگە ئەم لەم قۆناغە هەستیارە چوار هێزی سەرەکی کوردستانی لە بەغا کورسیانەیە یەکێتی نیشتمانی کوردستانە پارتی دموکراتی کوردستانە یەکگوردووی ئیسلامیە کۆمەڵی ئیسلامیە و ئەم چوار هێزە لە ڕابردووە لە ڕاستیە کاری هاوبەشیان لە بەغا زۆر بووە لە کوردستانیشە لە زۆر وێستگاوە لە زۆر قۆناغە کە مەترسی هەبوو ئەم چوار هێزە هەمە هەنگیان هەبووە یعنی وا باشە لەم قۆناغا کەسی یەکەمی ئەم چوار هێزە ینی کۆبنەوەی لوتکە بکەن کاک مسعود کاک پاڤڵ مامۆستا سڵاحەدین مامۆستا عەلی باپیر کۆبنەوەی هاوبەش بکەن کۆبنەوەی لوتکە بکەن بۆ ئەوەی ئەمانە ئەم نیگەرانەی خەڵکی کوردستانە ئەو دڵەڕاوکی خەڵکی کوردستانەیە ئەو پەرۆشی خەڵکی کوردستان هەیەی کە کورد لە بەغا یەکگردوو بێ و ئەمانە ئەتوانن کە کۆبنەوەیان کرد ئەم بەڕێزانە کە قەراری یەکەمی حیزبەکانیان لایە ئەتوانن بە ئەجندایەکی هاوبەش و بە قەرارێکی هاوبەش بێنە دەرەوە بیرمانە چی ئەوەی کە هیچ لایەنێکی کوردستانی لە بەغا هیچ لایەنێکی کوردستانی لە بەرامبەر هەر ئیمتیازیەکە لە بەرامبەر هەر دەستکەوتێکە لە ڕاستی سوودمەند نابێکە لە کۆدەنگی کوردستانی بچێتە دەرەوە کە زیان لە کۆدەنگی کوردستانی بدا کە زیان لە یەکدەنگی و یەکڕێزی کوردستانی بدا لە هەنگاوی یەکەمە خەڵکی کوردستان با بڵێن لێی نیگەرانەبێ و هەڵوەسی لێ وەرەگرێ لە هەنگاوی دووەمە کە ئەچی ناو پرۆسە عەمەلیەکە لە ڕاستی خۆی زەرمەند دەبێت لەبەرەوە هیچ لایەنێکی کوردستانی لە بەغا بە ئێمەشەوە ئەم پرسیارە ڕەنگە ئەم قسەیەک بەڵام بە ئێمەشەوەکو یەکێتی هیچ لایەکمان لە بەغا ئیسفادە لەوە ناکەین لە یەکڕێزی کوردی بینە دەرەوە بە تەنیا بڕۆین خەریکی ئیشێک بین لە بەرامبەر هەر دەستکەوتێکا بێ سەرکەوتنی گەورە بۆ ئێمە ئەوە ئێمە وەکو کورد بە یەکگردووی بە ڕوئیای هاوبەش بە پاکێجی هاوبەش بە وەرەقەی مفۆزاتی هاوبەش بە وەفدی هاوبەش بچینە ئەم پرۆسەیە پرۆسەکە زۆری ماوە پرۆسەکە لە ئێسەوە دەست پێکە و ئەتوانین لە ڕاستی هەنگاوی گەورە بنێن بچینە ئەم پرۆسەیەوە دڵنیام هەر چۆنێک بە هاوبەشی بچینە ئەم پرۆسەیە قراری هاوبەشمان هەبێ وەرەقەی مفۆزاتی هاوبەشمان بێت دڵنیام کە بە سەرکەوتوی دێنە دەرەوە لەبەرەوە لە بەردەم قۆناغێکی وەکو کاکدارا باسی کرد قۆناغێکی تازەی لە عێراق لە ڕاستیە پێکاتی هێزەکانی ناو پەرلەمان گۆڕاوە تەبایی با بڵێن یەکی ڕێزی لایەنەکان گۆڕانکاری بەسەرە هاتووە ئەوە وەکو باسمان کرد شیعەیە دوو ئاڕاستن لایەنیتر هاتوتە پێشەوە لایەنیتر پاشە کشەی کردووە لەبەرەوە لە بەردەم عادەتەن قۆناغی گۆڕاو هەلومەرجی گۆڕاو یعنی گۆڕانکاری تر بە دوای خۆیان هێنیەوە پێویستی بۆ ئێمە خۆمان بۆ مەترسیەکان ئامادەکەین خۆمان بۆ هەستیاری قۆناغەکە ئامادەکەین بۆ ئەوەی یعنی وا بکەینە بە پێچوانەوە لە جیاتی ئەوەی زەرەرکەین لە جیاتی ئەوەی کە مەترسی دروستکەین لەسەر هەرمی کوردستان دەرفەتێکمان لە بەردەمایە بۆ ئەوی بتوانین لە ڕاستی ئەم دەرفەتە بەکاربێنین مافەکانمان بچەسپێنین و زەمانەتێک لە کابینەی داهاتوو وەربگرین بودجە و موچەی خەڵکی کوردستان وەکو کەرەستەی بنەمانەی سیاسی بەکاردێنێ بۆی ئەو ئیستقرارە دارایی کە لە کوردستانەیە کە موچە لە کاتی خۆی بەبێ بڕین بێ ئەمە هەبێ بۆ ئەوی بتوانین لە ڕاستیە بپەرژێنە سەر ئەرکەکانی تر لە ڕابردوو ئێمە مەسەلەی کێشەی موچە و بوجە وای لێکردین لەگەڵ حکوومەتی عێراقیەتە نام فۆزان لەسەرەوەکەین کەی بوو چ ئەنێرێ کەی ناینێرێ ئەگەر ئێمە زەمان کەین ئیسقراری
دارایی و ئابووری لە کوردستانە دروستکەین ئەپەرژێ لەسەرەوە لەسەر کەرکک مفۆزاتکەین لەسەر پێشمەرگە مفۆزاتکەین لەسەر قانونی نەوت و غاز مفۆزاتکەین لەسەر مەلەفی ئەمنی ناوچە کوردستانی دابڕێنراوەکان ئەمانە مفۆزاتکەین و ئەتوانین دەستکەوتی گەورە بەدەستبێنین لە ڕاستیە لێ خولە کەمتر دواپەیامی خۆتم پێ بڵێ لەم بارەوە دواپەیامی من ئەوەیە کە وەکوتم یەک ڕیزی بۆ ئێمە زۆر گرنگە و دەرفەتی گەورەمان لە بەردەمە ماوە پرۆسەکە لە ئێستەوە دەستی پێ کردووە و ئەمە سەنگی محەکە بۆ ئەوەی هەموو لایەنەکان دڵسۆزی خۆیان و بەرپرسیارەتی مێژووی و نەتەوەی و نیشتیمانی خۆیان بەرامبەر بە خەڵکی کوردستان بە پاکی جێبەجێ بکەن و ئێمە بە یەک ئەجندای هاوبەش بە یەک وەفدی هاوبەش بچینە بەغا هیچ لایەنیەک لە بەرامبەر هیچ امتیازێک و لە بەرامبەر هیچ دەستکەوتێک لە ڕاستیە سودبەت نابێکەی لە یەکڕزی خەڵکی کوردستان لە یەکڕزی هێزە کوردستانەکان بچێتە دەرەوە یەکگردووی و یەکڕیزی و تەبایی ئێمە لە بەغا زەمانەتی ئەوکە کە سەرکەوتنی گەورە بەدەستبێنین. دەست خۆش کاروان کاگی داراستیەکانیان جەنابیشتان دواپەیامی خۆتانمان پێ بڵێ سوپاس دەکەم. هیوادارین وەگوتمان دەرەتای بەنارێکی نوێ لە عێراق لە کوردستانیش هێزەکان بتوانن کە بە پرۆژەیەکی هاوبەشەوە بە هاوکاری تەباییەکی باشەوە لە بەغا حزورێکیان هەبێ ئەبێ ئەمە بێ بە یاسا لای ئێمەوە بێ بە چۆنەڵی خاڵێکی استراتیژ لامان ئەگەر هێزێک پێی وابێ بۆ خۆی کۆمەڵی دەستکەوتی دەستکەوە بەڵام کورد زەرێری کرد بە دڵنیایەوە هەمومان زەرەکەی بەڵام ئەگەر کورد کۆمەڵە دەستکەوتی باشی بەدەستێنا هەموو هێزەکان براون و قانجازەکەن و سەرکەوتون هیوادارم بەو عقلێتەوە بەو دیدگار ڕۆشنەوە هەنگاو بندرێ بۆ ئەوەی هیچ کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوبەرووی زنجیرەی قەیرانی تر نەبنەوانەیە و هەمیشە لە مەترسیدا نەبن کە ئەم هێزانە لە تەبایی و دەستکەوت بەدەست بێنن کارەسات و گرفت و کێشە و قەیران بە دیاری بێنەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ برای بەڕێزمان کاک داراستیەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتوو کە بە سپاسەوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان بووی سپاس بۆ برای بەڕێزم کاک کاروانی یاروەس ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنی یەکێتی سپاس کە لە سۆدوو لەگەڵمانە بوویت. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.